سڵاوتان لێبێت تۆم کاتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی هەنگاوی نوێم چاکسازی بە دیتارتان شاد دەبوو. لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین قسە لەسەر کۆکردنەوە و بەداتاکردنی مڵک و ماڵی حکومەت بکەین کە یەکێکە لە هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕێگەی لێژنەیەکی سەر بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەستاون بە کۆکردنەوە و بەداتاکردنی سەرجەم ئەو مڵک و ماڵانەی کە خاوەنداریەتیان بۆ حکوومەت هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. بۆ ئەمە بەستا میوانداری بەڕێز هەژار شێخزار بەڕێوەبەری گشتی و ئەندامی لێژنەی جەردی مڵکەکانی حکوومەت دەکەم کە لە ستۆدیۆ میوانمم. کاکە ژار بەخێربێن. زۆر سپاس. بێگومان پرسیارکردن لەسەر مڵک و ماڵی حکوومەت کۆکردنەوەیان میکانیزمی ئیشکردنەکە خودی ئەو بڕیارەی کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران درراوە پرسیاری زۆر هەڵدەگرێت. بەڵام لە سەرەتادا پێم خۆشە میکانیزمی ئەو ئیشکردنە لە ڕێگەی راپۆرتێکی مەیدانی کە هاوکارانم دروستیان کردووە پێکەوە بیبینین دواتر پرسیاری زۆرم لەسەر ئەو بابەت. قسە دەکەین لەسەر مڵکەکانی میری. ئایا ئەو مڵک و باڵەخانە و بینایانێکی حکوومەتن چەندن؟ ئەوانەی کە بەکرێ گیراون چەندن؟ زەویەکان چەندێکن وەلای چەند وەزارەتن؟ ئەمانە بە شێوەیەکی ئامار و ورد بە شێوەیەکی بنکۆڵکاری بە ئێوە دەناسێنین. لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران بەپێی فەرمانی ژمارە 1137 لە 16/12/2019 لیژنەیەکی پێکهێنا بۆ جەردکردن و کۆکردنەوەی ئامار و زانیاری لەسەر مڵکەکانی وەزارەت و دام و دەستگاکان. لە ناو ئەنجومەنی وەزیران سەرۆک و ئەندامانی ئەم لیژنەیە دەبینم ئەوان بە بەردەوامی لە ماوەی 8 مانگی ڕابردوودا هەزاران نووسرا و دۆکۆمنتی وەزارەتەکانیان وەرگرتووە و سەر لە نوێ ڕێکیان خستوتەوە. لە ئەنجامی گفتوگۆکان بەو ڕاستیە ئاشنایان کردم وێڕای گرنگیە و هەموو مڵکەی وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگا و قەزا و ناحیەکان هەیەتی هەروەها لەگەڵ هەبوونی بەڕێوەبەرێتیی تایبەت بە مڵک و ماڵی دەوڵەت کە سەر بە وەزارەتی دارایی و ئابووریە لە ماوەی نزیکەی 30 ساڵی ڕابردوودا هیچ هەنگاوێک نەنراوە بۆ کۆکردنەوەی ئەم مڵکانە لە یەک دامەزراوی تایبەتمەند. جا هەر دایرێک خۆی بڵێن تەسەڕوفی بە مڵکەکان کردووە بە شێوەی بە هەرەمەچی. بەڵام ئێستا ئێمە بڕیارمەنداوە کە ئیداری مڵکەکان بە مرکزیەت بکرێتن. 30,000 مڵکمان دەستنیشان کردو تاکو ئێستا. 30,000 مڵک. بەکرێکردنەکانیش تقریبان تاکو ئێستا 6 میلیارد و 305 میلیۆن دینار ساڵانە مڵک بۆ حکوومەت بەکرێگیراوە. ئەم لیژنەیە تا ئێستا نزیکەی لە 180 داتای وەزارەت و دام و دەستگاکانی لە سنووری پارێزگاویەکە ئیداریەکان کۆ کردوتەوە کە بەم جۆرەیە ژمارەی خان و باڵەخانەی میری بریتیە لە 24,975 ژمارەی زەوی بازرگانی بەتاڵی میری بریتیە لە 4,086 پارچە زەوی ژمارەی و مڵکانی بەکرێ گیراون بریتیە لە 589 مڵک. طبعا سنترێک ئەکەید لەوانەیە دروستبیتنەوە سنتەرەکە بەدوەدا چونیم بۆ بکات و لەسەر شێوەیەکی سمارت سوفتوێرێک بۆ دروست بکرێتن کە داتایەکان هەموو بەرچاوبیتن هەموو وەزارەتەکان لە سێکتری. پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بڕیارەی بۆ بە ئامار و بە داتاکردنی مڵکەکان داوێتی بێجیاوازی هەموو ئەو مڵکانە دەگرێتەوە کە خاوەنداریەتەکەی بۆ وەزارەتەکان دەگەڕێتەوە بەم شێوەی خوارەوە. یەک ئەو مڵکانەی وەزارەتی خاوەن مڵک خۆی بەکاری دەهێنێ. دوو ئەو مڵکانەی کە وەزارەت یان دام و دەستگایەکی تری حکومی بەکاری دەهێنن. سێ ئەو مڵکانەی بە شێوەی کرێ یان موساتەحات دراون بە کەرتی تایبەت. چوار ئەو مڵکانەی لەلایەن دام و دەستگا حیزبی یان ڕێکخراو یان کەسانێک و لایەنێکی تری دەرەوەی حکوومەت بەکار دەهێنرێن بەبێ بەرامبەر یان باواتایەکی تر داگیر کراون. ئێمە کە بە کاملی گەیشت دەسمان و بەرە دوبارە سەردانیان دەکەین و یەک بە یەک لەوەی دووبارە مڵکەکان دووبارە متابعە بکەینەوە لەگەڵیان بزانین ئایا ژمارەیان چەندە یان هەندێک مڵک هەیە دوو وەزارەت دێنێتینەوە مڵکە لەبەر یەکێکیان هی مڵکەکە هی وەزارەتێکە بەس وەزارەتێکە بەکاری دێنێتن ئەویش نردوێتی ئەویش نردوێتی ئێمە دەبی بچین سەردانی بکەین بزانین ئایا ئەوە هی کام وەزارەتیانە. مڵکەکانی حکوومەت بریتین لە زەوی و خان و باڵەخانە و کارگە و کۆگا و دووکان و هەتا دوایی بایەغدان بە بەدواداچوون و ڕێخستنەوەیان یەکێکە لە هەنگاوە مەزنەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا ئامار و داتاکانی وەزارەتە جۆربەجۆرەکان کەوتنە بەردەستی لیژنەیەک. ئێستا کاتی کارکردنە لەسەر
ئامار و داتاکان و زانینی مڵکەکانی میری. دەستخۆش بۆ هاوکارانم کاکەژار لە دەستپێک دامەوێت لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەم بۆچی پێویستە مڵک و ماڵی حکومت جەرگ بکرێت بەڵێ بە دڵنیاییەوە بۆ هەر پلانێک بۆ ئامادەکاری بۆ هەر پلانێکی حکوومەت بۆ هەر بیرۆکیە کە بێوێ حکوومەتی هەرێمی کوردستان پیادەی بکات لەسەر کرد و بوارە جاجاکان زۆر گرنگە کە پێش هەر شتێک ئەحسایەکی ڕاست و دروستت هەبێ ئەحساکە بە وردەکاری و بە معلوماتی زیاترەوە بێ هەتا معلوماتەکان زیاتر بن کە متعلق بن بە کاروبارەکەەوە بە دڵنیاییەوە بەرنامە و پلانەکان باشتر داڕێژێ بەس ئەمەوێت پرسیارەکە بەو شێوە بکەین ئایا لە کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستانەوە دەستکراوە بە کۆکردنەوە مڵک و ماڵانە بەڵێ ئەم بڕیاری جەرگکردنی زەوی و مڵکەکانی حکوومەت بڕیاری کابیەکی کە لە ئەو بڕیارانەی جەنابی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان فەرمانی کردووە کە بکرێت و لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیرانی شار وەک لە راپۆرتەکەی ئەوە باس کرا فەرمانێک دەرچوو بە پێکێنانی ئەم لیژنەیە وەک لە راپۆرتەکەش هەیە تەوان پێشتر بەڕێوەبەرایەتەکە بۆ بەناوی بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان هەرچی ئەوانە بوو کە بەبەستم کابینەکانی پێش هەرچی ئەوانە بوو کە ئەم مڵک و ماڵانە جەرگ بکرێن بەڵێ بۆ خۆی بەڕێوەبەرایەتی گشتی باجەکان و خانوبەرەی میری ئێستاش هەیە سەر بە وەزارەتی داراوی ئابووریە ئەوان دوو بەشن بەڕێوەبەرایەتی باجەکان و بەڕێوەبەرایەتی خانوبەری میری ناوی خۆی بەخۆیەتی بەڕێوەبەرایەتی خانوبەری میری کە ئەڵێ ئیشیان ینی هەر نەبێت جەرگکردن و ینی بەرنامە داڕشتنە بۆ مڵکەکانی حکوومەت نەخێر پێشتر نەکرابوو یەکێک لە ئەندامانی لیژنەکەی ئێمە فەرمانبەرێکی ئەو بەڕێوەبەرایەتیەیە ئەویش لەگەڵ ئێمە بوو ئێمە دەستپێکی ئیشەکانمان کۆبوونەوەمان لەگەڵ ئەو بەڕێوەبەرایەتی گشتی کرد لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال کۆبوونەوەیەکمان ئەنجامدا و ینی پرۆسەکەمان لەوێ دەست پێ کرد کۆمەڵێک لەوێ لەگەڵ ئەوانە حازرمان کرد چونکە ئەوان پێشتر بەڕاستی ینی شتێکی وایان لەبەر دەست هەبوو وەکو ئامادەکاری کە دەست بەو پرۆسەیە بکەن بەڵام ئەم پرۆسەیە کاک ڕەگەز ینی ئیشێکی ئاسان نییە لەوانەیە گەر ئەنجومەنی وەزیران پێی هەڵنەستایە شتێکی زۆر ئاسان نەبوو بۆیە ینی یەکێک لە گرنگترین هەنگاوەکانی ئەم بڕیارە کە حکوومەت مڵکەکانی خۆی جەرگ بکە ئەو بوو لە ئاستێکی بەرز دەستکرا بە پێکێنانی لیژنەکە و لێو متابعە ئەکرێت بەردەوام لە پێوزانێرانێک کە ئێمە هەمانە ئەو مڵکانە دابش دەبنە سەر چوار زۆر پێم وابێت ئەو مڵکانی وەزارەتی خاوەن ئەو ینی ئەو مڵکانێک کە وەزارەت خۆی خاوەن مڵکەکەیە ئەو مڵکانێک کە وەزارەتیان دام و دەستگایەکی تری حکوومەت بەکاریان دێنێت بۆ نمونی وەزارەتی ئەوقافە وەزارەتی تەندروستی بەکاری دێنێت بە نمونە ئەو مڵکانی بە شێوەی کرێ یان موساتەحە دراون بەکردی تایبەت ئەو مڵکانی لەلایەن دام و دەستگای حزبی یان ڕێکخراو یان شوێنی بازرگانی بەکاردێن کە ئێوە ناوتان لێناوە زەوێ داگیرکراوەکان بەڵێ ڕاستە بەو شێوەیە تەسنیفی ئەو مڵکانە بەڵام لە ڕاستیە ئێمە تەعامل لەگەڵ خاوەنداری ئەسلی مڵکەکەکەین چونکە ئێمە بۆ ئەوەی تاکید بینەوە لە هەر مڵکێک کە خاوەندارێتەکە هیچەیە بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی گشتی تۆمارکردنی خانوبەرە و زەوی لە وەزارەتی کەسەر بە وەزارەتی دادا زۆر هاوکارمان بووە هەندێک جار ینی وەزارەتەکان لیستیان بۆ ئێمە ناردووە لیستی مڵکەکانی خۆیان ناردووە هەندێک مڵک هەیە بۆ ئێمە وازەح نەبووە کە خاوەندارێتەکەی لە ئەسڵا هیچ تۆماریش نەکراوە پێشتر بەڵێ تۆمار کراوە هیچ مڵکێک نییە تۆمار کراوە نەبێت تۆمار نەکراوە بە ناوی خاوەنداریەتیش بەڵێ ینی وەزارەتەکە ئیشارەتی پێنەداوە ئەوە گومانی بۆ ئێمە دروست کردووە یان کە ئیشارەتی پێداوە ینی ئێمە خۆمان معلوماتمان هەبوو کە ئەمە مڵکی ئەو وەزارەتە نییە کە بە دووەدا چوونمان کردووە بەڵێ بالفعل بە پێی ئەو سەنەد و ئەو سەنەدی تاپۆ بۆمان دەرکەوتووە کە ئەمە مڵکی وەزارەتێکی ترە ئەمانە بەڕاستی ئێستاش لە دوای ئەمەش کە جەردەکە تەواو ئەبێ ئێمە هەرچەند ڕۆژانە تیمەکەی ئێمە بەڕێزان سەرۆکی لیژنەوە ئەندامانی تری لیژنە تەنسیقەکەن لەگەڵ وەزارەتەکان بۆ ئەوی تەدقیقی ئەم
داتایانە بکرێت. زۆر باش کاکە ژارم نەمەوێت لەسەر ئەو داتا و ژمارانە قسە بکەین کە بەشێکی لە ڕێگەی ئێوە بەشێکی بەدوەداچوونی ئێمە ئەو چارتۆگرافیکانی تێدا دروست کراون ئەگەر پێکەوە سەرنج بدەین پێم وابێت ئەم چارتۆگرافیکای 85% کۆکراوەی ئەو لێژنەیە سێری بکەین خانوو باڵەخانەی میری تاوەکو ئێستا 24975 تۆمارکراون دانە تۆمارکراون لە خانوو باڵەخانەی میری لە زەوی و بازرگانی بەتاڵی میری واتە ئەو زەویانەی کە بازرگانین و بەڵام بەتاڵن 4086 ئەو مڵکانەی کە بەکرێ گیراون 580 ئەم ژمارانە تا چەند دروستن و ئەم ژمارانە بەچێ گەشتن زیاد بوون کەی دەگاتە ئەو شوێنەی کە سەدان سەتی داتایەکان تەواو بەردەستان دەبێت. بەڵێ کاکەگەزێمە وەکوتم بە بەردەوامی خەریکی ئەبدێتی ئەو داتاین کە هەمانە بە بەردەوامی ئەو داتایانە لە دوای ئەوەی کە لەگەڵ وەزارەتەکان دانیشتن ئەەکەین بە دواداچوون ئەەکەین هەندێک داتاکانیان ڕێکەخینەوە گۆڕانکاری ئەکرێ جگەلەوەش جەنابی سەرۆکی حکوومەت بە ئیمزای جەنابیان نووسرایەکی گشتاندن و کرا بۆ وەزارەتەکان تاکیدی لێکردنەوە و دەرفەتی پێدان بۆی کە ماوەیەک هەموو داتاکانی خۆیان بنێرن بەڕاستی ئەو گشتاندنە بۆ هۆی ئەوەی کە بە شێوەیەکی زۆر باشتر داتاکانمان بەدەست بکات هەر دوێنێ کۆمەڵێک داتای ترمان بەدەست گەشتووە ڕۆژی پێنجشەمە و ڕۆژانی پێشتریش ئێمە کۆمەڵێک داتای تازەمان بەدەست گەشتووە کە لە ناو ئەو داتای ئێوە ینی ئیزافە نەکراوە و ئێستا ژمارەی ڕێژەی ئەو داتایانی کە ئێستا بەدەست ئێمە گەشتووە تەسەوڕەکەم لە 190 تێئەپەڕێت هەبێت دیاری کراو هەیە پاش ئەو گشتاندنەی کە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە دەرکراوە کاتێکی دەستنیشان کراو هەیە کە کۆتاییان دێدلاینی بە کۆتاهێنانی لە گشتانەکە مانگێکدانرا بوو تەنانەت لە گشتانەکە بەڕاستی ئەگەلایەنێک کەم تەرخەم بێت ئیجراعاتی قانونی لەگەڵ ئەکرێت ماوەی مانگەکە کۆتایی پێهاتووە و ئێمە ئەوەی کە ئێستا ئەیکەین لەمەوە پاش دووبارە تەدقیقکردنەوەیە یعنی ئەم داتایانە هەرچەندێک تەدقیق بکرێتەوە هەندێک شتی تازە دەرئەکەون بەڕاستی ئەمەش هەمووی بۆ ئەگەڕێتەوە کە ماوەی 30 ساڵە ینی هیچ جۆرە جەردێکی لەم جۆرە نەکراوە یعنی ئەمە یەکەم جارێکە حکومت بی لەوە بکاتەوە جەردی مڵکەکانی خۆی بکات بۆ ئەوەی کە بزانێت چی هەیە و بە چی شێوەیەکە لە چی شوێنێکە زانیاری هەبێت لەسەر ڕووبەری لەسەر مووقعی لەسەر ئو کەسی بەکاری ئەهێنێ ئەمانە شتێکی زۆر باش ئەمەوێت ئەگەر بچینە سەر چارتی دووەم یان گرافیکی دووەم کە بەکرێگرتنی مڵک و یان شوێن و بینا و باڵەخانەی میرێکە لەلایەن حکوومەتەوە بەکرێژیراوە ئەگەر سێری ئەم گرافیکە بکەین سیرەکەین ساڵانە بڕی 7 ملیار و 811 ملیۆن و 824,775 دینار لە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەچێت بۆ کرێی باڵەخانەکانی وەزارەتەکان ئەگەر زیاتر جەناب شی بکەیەوە فەرموو. بەڵێ بەڕاستی جەردکردنی ئەو باڵەخانە ئەو شوێنانی کە حکوومەت بەکرێ گرتووە ئیشی یەکێک نەبوو لە ئەرکەکانی ئێمە بەڵام ئێمە زۆر بە پێویستمانزانی بەوەی کە بەرچاوڕوونی زیاتر بدەینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە گرنگمانزانی کە ئەو داتایش لەگەڵ کۆکردنەوەی داتای مڵکەکانی تر ئەوەش وەربگرین لە هەولێر کە زۆربەی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان و دامەزراوە ڕسمەکانی و دامەزراوە باڵاکان لە هەولێرن زۆرترین کرێ ئەدرێت بە باڵاخانە و مڵکی ترکە بە کریان گرتووە بۆ خۆیان بەکاریان بێنن 5 ملیار و 523 ملیۆن و 588 هزار دینار لە سلێمانی ئەمە بەسی هەولێرە ئەو بەس لە هەولێر بە کرێک گیراوە بەڵێ لە سلێمانی 1 ملیار و 262 ملیۆن و 710 هزار دینار لە دوای ئەو دهۆک دێت کە 729 ملیۆن و 821 هزار دینارە دوای ئەو هەڵەبجە 182 ملیۆن و 130 هزار دینار ئیدارەی گەرمیان 54 ملیۆن و 865 هزار و ئیدارەی ڕاپەڕین 58 ملیۆن و 710 هزار ئەمە 85%. بەڵێ ئەمە ڕێژەی 85 ئێستا هەندێک بەرز بۆ تۆ ڕێژەکە ئەمە لە کاتێکایە کە حکوومەتی هەرێمی کوردستان
و هەموو وەزارەت و دامەدەستگاکان ژمارەیەکی زۆر باڵاخانە و مڵکیان هەیە کە یان بە نرخێکی ڕەمزی بەکریانداوە یان بەڕاستی بە شێوازێکی ینی زۆر بە شێوازێک درراوە بە کەسانێکی تر لە دەرەوەی حکوومەت کە بەکاری ئەهێنن بەبێ ئەوەی سوودێکی ئەوتۆ بکەن وەزارەتەکان. یعنی ئەگەر بێت و ڕێخستنەوەی ئەو مڵکانە بکرێت ینی ئەم کریانە من تەسەور ئەەکەم بە ڕێژەیەکی یەکجار زۆر دابەزین بەخۆیەوە ببینە. ئێوە لە بەشێک لەو مڵک و ماڵانە ناوتان لێناوە مڵکە داگیر کراوەکان یان ئەو باڵەخانانەی کە داگیر کراون مەبەستان چیە لە باڵەخانە داگیر کراوەکان؟ ئێمە بەشێک لەو مڵکانە کە لیستێکمان ئامادە کردووە ئەو لیستەی ئێمە کە بەدەستمان گەشتووە هی وەزارەتی تەربیەیە. وەزارەتی تەربیە من ئاگادارم پێش چەند ساڵێک داوایان کردبوو چونکە زۆربەی ئەو شوێنانی کە لایەنی حزبی بەکاریان هێناوە بەڕاستی مەکتەبەکان بۆ قوتابخانەکان. قوتابخانەکان لە بەرەوەی بینایی گەورن و شوێنیان شوێنێکی باشە حزبەکان لەوانەیە کەسانی لە دەرەوەی حکوومەت هەلیان خۆست بێتەوە بەکاری ئەهێنن ئێستا. ژمارەیان چەندە؟ ژمارەیان 95 بەس وەزارەتی پەروەردەتان بەدەستگەشتووە ئەویان بەس قوتابخانە بەڵێ وەزارەتەکانی تر هیچ وەزارەتێکی تر شتێکی وای بۆ ئێمە نەناردووە کە بڵێ من کێشەم هەیە لەسەر ئەو ئەگینا ئێمە تاوان ئەوانیش ئەکەینە ناو لیستێکی جیاواز. بەڵام پێی بە دوواداچوونی ئێوە جگە لە وەزارەتی پەروەردە هیچ وەزارەتێکی تر مڵک و ماڵیان داگیرکراوە یان دراوەتە بە کەرتی تایبەتیان حزب سیاسەکان؟ بڵێ ئەو 95 مڵکەی کە باسم کردی وەزارەتی پەروەردە هەندێکیان وەزارەتەکانی تر بەکاری هێنن. بۆ نمونە کۆمەڵێک مڵکمان هەیە وەزارەتی خوێندنی باڵا قوتابخانەکانی بەکارهێناوە بۆ مەحەدەکان مەسەڵەن لە شەقڵاوە بەکارهێناوە لە زاخۆ احتیمال لە قەزاکانی تر لە بەرەوەی شوێن و بینایان نەبووە بۆ کۆلیژەکان یانیان بۆ پەیمانگاکان کە سەر بە وەزارەتی خوێندنی باڵان. ئەمە لە سەرتاش ئاماژت پێکرد بەشێک لەو مڵکانە خاوەنددارەتیان بۆ وەزارەتەکە گەڕێتەوە بەڵام وەزارەتێشتر بەکاردێنێت بەڵام بۆ ئەوانەی کە حکومین یان میرین بەڵام لایەنی سیاسیان حزبی سیاسی بەکاری دێنێت. ئێمە ئەوەی کە لە داتابیسەکانە لە داتای وەزارەتەکانە بۆ ئێمە هاتووە داخلی داتابیسمان کردووە شتێکی وەمان بەرچاو نەکەوتووە وەزارەتەکانی تر بەڵام لەوانەیە هەبێت چونکە ئێمە هەروە خەریکی وردبینین وەزارەتی پەروەردە ئەو لە سەتادەیە کە ئەمێنێتەوە کاگڕەگەز بەڕاستی ئەو لە سەتادەیە لە دوای ئەوە ئەتوانین بڵین کە بە تەواوەتی ئێستا ئێمە داتایەکی تاو ڕێکخراومان هەیە کە ئێمە تەدقیقکردن لەگەڵ وەزارەتەکان کۆتایی پێبێ. بە زەوانی وەزارەتی پەروەردە ژمارەیەکی زۆریان دامەدەستگای حیزبی دامەدەستگای ناحکومی لەوانەیە منەزەماتی غەیری بڵین حکومی ئەو جۆرانە بەکاریێنن کە وەزارەتی پەروەردە ڕازی نییە بەڕاستی تەنانەت وەزارەتی پەروەردە لەبەرەوەی خۆیان کێشەی کەمی قوتابخانەیان هەیە پێیان باشە ئەو قوتابخانانەی کە وەزارەت و دامەدەستگاکانی تریش بەکاریێنن بۆیان بگەڕێن. زۆر باشە بەشێک لە پرسیارەکانم لەسەر ئەوەیە کە دوای ئەم جەردە قۆناغی دووەمی چاکسازی بۆ مڵک و ماڵی حکوومەتی بەسەردێت پاشەوەی کە جەردەکان تەواو بوون بەڵام بە راپۆرتێکی تری بنکۆڵکاری ببینین دواتر قسە لەسەر ئەو بەشەکە. بە شێوەیەکی گشتی لەسەر فەرمان و ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی چاکسازی لە بواری مڵکەکانی حکوومەت بەسەر کۆمەڵی هێڵدا بەشکراون کە بریتین لە کۆکردنەوەی داتا و ئامار و زانیاری لەسەر مڵکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە خاوەندەرێتیان بۆ وەزارەت و دام و دەستگاکان دەگەڕێتەوە لەناو سنووری شارەوانی و پارێزگاویەکە ئیداریەکان و قەزا و ناحیەکانیان بەڕێگای لیژنەیەکی پێکهێنرا و لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ڕێخستنی سەرجەم داتا و زانیاریەکان لە داتابەیسێکدا هەروەها دانانی لەسەر پرۆگرامیکی پێشکەوتووی هاوچەرخ بە شێوەیە کە بتوانرێ بە ئاسانترین شێوە لە ڕێگەی دوورەوە زانیاری لەسەر بزانرێ و ئاگاداری بدات لە هەر جۆرە مامەڵەیە کە بە مڵکەکانەوە دەکرێت. بەڕاستی ئەو پرۆسەیە یعنی مەزنیەکەی لەوایە تەنها دەستکەوت نییە بۆ حکوومەت بۆ هاوڵاتی بۆ نەوەکانی داهاتوو ئێمە باسی ڕێخستنەوە ئەەکەین واتە تو کاڵی مڵکەکان ڕێکە خەمەوە ناچین مۆڵک لە کەس بسەنیتەوە ناچی زۆڵم و زۆر لە کەس پێی تەنها ڕێکی خەیتەوە بە پێی گرێبەست بە پێی ڕێکارە یاسایەکان بەبێ ئەوەی هیچ داتایەکی تۆ فەوتێ لە چوارچێوەی یاسادا.
بە پێیەوە ئامارەی لیژنەی چاکسازی لە مڵکەکانی میری کۆی کردوتەوە تا لە 1970 دیاریکرا و کۆی کرێ و بینایانەی بۆ وەزارەتە جۆربەجۆرەکانی حکوومەتی هەرێم گیراوە بریتە لە 7 ملیار و 811 ملیۆن و 1940,775 دینار. هەر لە چوارچێوی هەنگاوەکانی چاکسازی لە مڵکەکانی میری پێشنیاز کراوە کە یەک دروستکردن و دابینکردنی بینا و باڵەخانەی گونجاو بۆ ئەو وەزارەت و دام و دەستگایانەی کە لە بینای کرێدان یاخود بیناکانیان لەگەڵ قەبارە و سروشتی کاریان ناگونجێ یاخود نەشیاوی شوێنی ئێستایان. دوو نۆژەنکردنەوەی ئەو باڵەخانانەی لە ڕووی شوێنەوە گونجاون بەڵام بیناکانیان کۆنن هەروەها گونجاندنیان لەگەڵ سروشتی کار و قەبارەی هەیکەل و ژماری فەرمانبەر و قەبارەی ئەو خزمەتگوزاریەی وەزارەت و دامەزراوەکە پێشکەشی هاوڵاتیانی دەکات. بەشێکی زۆری ئەو مڵکانە بەداخەوە زیادەڕۆیی کراوەتە سەر. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی ئامادەکاری بۆ ڕێخستنەوەی ئەو مڵکانەکە بەڕاستی کەم و کوڕێکی زۆر هەبوو لەو مەزالە دەیەوێ ڕێکی خاتەوە هەم لە بواری بەکرێدان هەم لە بواری ئەو هەڵگرتنی ئەو زیادەڕۆیانە هەم لە بواری ئەوەی کە بە یاسا ڕێک بخرێت ئەو مڵکانە خەڵکێکی زۆر ئەو مڵکانە بەکار دەهێنێ بەبێ ئەوەی مڵکی ئەو خەڵکانە بێن هەمووی مڵکی وەزارەتی مالیە. ئەو خەڵکانە کێن و ئەو بینا و باڵەخانانەی دەستیان بەسەرا گیراویان ئەو زەویانی کە جەنابەت باسیەکەی دەست بە سەراگرتن هەبووە کامانن و ئەو خەڵکە چێن بەڕاست بەداخەوە زۆربەی خەڵکی ینی ئەو زیادە ڕۆیان کردو بەڵام زۆربەی هەرە زۆریان ئەو شخصانن کە دەستڕۆیشتون لە دەرەوەی یاسا بەکارهێنراوە خەڵک کەستاوە مەزرعی لەسەر دووست کردووە بۆ مەسائلی تیجاری بەکاری دێنی هەروەها بۆ مەسائلی کراوە بە ڤیلای زۆر گەورە کراوە بە پاڕە کراوە بە شوێنی حەوانەوە و خۆشگوزەرانی خەڵک ئەو پێویستە بە زووترین کات هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردو ئێستا سەرقاڵی ئامادەکاریە لە ڕێگای وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی شارەوانی و وەزارەتی دارایی بۆ ئەوەی پرۆژه یاسایەکی زۆر ڕێک و پێک و حەمەسەشن و فرەڕەهەند ئامادە بکە بیدا بە پەرلەمانی کوردستان بە زووترین کات ئەو مەلەفە ڕێک بخرێتەوە. بڕیار وایە دوای زانینی تەواوی زانیاریەکان لەبارەی مڵکەکانی میری دواتر و بە بەردەوامی پێداچوونەوەی ساڵانە بە مڵکەکانی حکوومەت بکرێ زانیاری تەواو وردی لەسەر مڵکەکان هەبێ واتە ئەمە پرۆسەیەکی بەردەوام دەبێ و سەرجەم مامەڵە و کاروبارەکانی تایبەت بە مڵکەکانی حکوومەت دەخرێتە سەر ڕێچکەیەکی یاسایی و ڕێکخراو. کاک هەژار وەک ئەوەی لە راپۆرتەکە بینیمان سەرەتا بە داتاکردن و جەرکردن بەڵام دواتر کە قۆناغا گرنگەکە دێت قۆناغی هەڵسەنگاندنیان بۆ دێت بەشێکیان دەفرۆشتێن بەشێکیان بە جۆرێک کە بەکاردێنەوە ئەو ئەجێندا و نەخشە ڕێگەیانەی کە ئێوە یان کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێخستنەوەی مڵک و ماڵی حکوومەت دایان ڕێشتوە چییە؟ بەڵێ لە ڕاستیە ئەرکی لیژنەی ئێمە لە کاتی ئێستاە تەنها جەردکردنە تەنها حازرکردنی داتاکانە بۆ ئەوەی کە دواتر ینی پلانیان بۆ دابنجێ بۆ ڕێخستنەوەیان بەڵام بە دڵنیاییەوە دوای ئەوەی کە داتاکان کامل بوون بە دڵنیاییەوە ڕێخستنی ئەو مڵکانە و پۆڵینکردنیان لە ڕووی شوێنی جوغرافی لە ڕووی ڕووبەر و خاوەندارەتی ئەمە وا ئەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە داڕشتنی پلانێک بکاتەوە بۆ ئەوەی کە بە باشترین شێوە ئەو مڵکانە بەکاربێنێتەوە. چۆن بەکاردێنەوە؟ بەکارهێنانەوە کاگ ڕەگەز ئێستا جەنابەت ئەکیت شتیوات پێشاو کەوتووە سەردانی دام و دەستگات کردووە کە بیناکەی بە هیچ شێوەیە گونجاو نییە لەوانەیە دام و دەستگا هەیە لە موقعەکەی لە شوێنێکی وایە کە تەنانەت ئەگەر مڕاجع یان کەسێک بێ بچێ سەردانی ئەو شوێنە بکات تووشی گرفتی ئەوە بێ کە نازانێت لە چۆ ئۆتۆمبیلەکەشی پێ پارک ناکرێت تەنانەت ناتوانێت ئۆتۆمبیلەکەشی پارک بکات کە لەوەش ناتوانێت ینی شوێنەکە گونجاو نییە بۆ ئەو دایرێ لە هەمان کاتە ئەو شوێنە ئەگەر حکوومەت دەستی لێ هەڵبگرێ بیفرۆشێ بە پێی یاسای ژمارە 32 ساڵی 1986 ئەتوانێت بە ئەو داهاتەیە کە لەو فرۆشتنە دەستی ئەکەوێ باشترین بینە بە باشترین مواسەفات هەروەکو لە تەقریرەکەی خۆتان باستان کرد ئەتوانێت بە ئەو دایرەیە دروست بکات کە هەم خەڵک دڵخۆش ئەبن هەم فەرمانبەران و ئەو دایرێ زەمزاڵش ناو شار دروست نابێت شوێن هەیە دوو وەزارەتی تێدا و ناو جەرگی شاریش بەڵێ
اینجا ئەمانە هەموو لە بیرۆکەن یعنی بەڕاستی دەبوو حکومت ماوەیەکی زۆر زووتر بیری لەو پلانە بکردایەتەوە چونکە لەبەرەوەی ئێستا لەناو هەولێرا بە حکمی ئەوەی کە ژمارەیەکی زۆر دام و دەستگا لێرە هەیە شوێنی وا هەیە چەندین ساڵە بە کەڵکی ئەو نەماوەکە وەکو دام و دەستگایەکی حکومی بەکاربهێنرێ نە لە ڕووی بیناوە نە لە ڕووی مووقعی شوێنەکەەوە و نە لە ڕووی بڵین قەبارەی بیناکە بۆ ئەو دایرێ کەواتە ئێرادەیەکی باش هەیە بۆ ئەوەی کە هەم بە دوواداچوون و پێداچوونەوە بە کرێ و بەو زەویان و بەو مڵکانش بکەن کە ئێستا لەلایەن لایانی سیاسیان شوێنێک کە داگیرکراون کە بە دڵنیاییەوە وەزارەتەکان بۆ خۆیان ئەو نیەتیان هەیە وەزارەتی پەروەردە زۆر دەمێکە خەریکی ینی ئەو پێداچوونەوە ئەو جەردێ وەزارەتی شارەوانی ئێستا وا خەریکی ئەحساکردنی هەموو مساتەحەکانن کە لە کوردستان هەیە دەمێ ئەوە بە جەنابتان ئەمە بکرێت دوا خاڵش بڵێ دەمێ ئەوە بە جەنابتان بڵێم ئەم ئەحسایی ئێمە ئەو مڵکانی تیان نییە کە گرێبەستی لەسەرە بۆ نمونە مڵکەکانی مساتەحە ئەوانی کە بۆ مساتەحە دراوە بە کەرتی تایبەت لەناو ئەو ئەحسایی ئێمە نییە لەبەرەوەی وەزارەتی شارەوانی بۆ خۆیان وا خەریکی ئەحسایەکی جگە لەم زەردە زەردێکی تری شێ لەلایەن لێژنەیەکی تری شارەوانی ئەوان بڵێ خەریکن بەس هەر بۆ ئێمە دێتەوە بۆ ئاخرجار چونکە ئێمە وەکو ئەنجومەنی وەزیران داوامان لێکردبوون و ئەوان حازری ئەەکەن و ئەگەر بێتەوە ئێمە دیسان لەناو ئەو داتابیسە جیان ئەەکەینەوە ئەو مڵکانن کە بە مساتەحا یان بەکرێ دراون بە کەرتی تایبەت و بەلایەنەکانی بەڵام من زۆر سپاس دەکەم کاک هەژار شێخ زرار بەڕێوەبەری گشتی و ئەندامی لێژنەی زەردی مڵکەکانی میری و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین بۆ هیوایان کە ئەم ڕێژێ بە زووترین کات بچێتە 100% و حکومت لە ڕێگەی لێژنەیەکی تر کار بۆ دووبارە ڕێخستنەوەیان بکات سپاس بۆ ئێوەش کە بینەرم بوون تا دیدار هەر شاد